که ببیجم والی حولیر امید خوشناب و والی دهاکه علی تتر گشتم ودره هر واحد شاردار از نشان بودم ودره هدی شاردار بازار مزن یه ادنه عبدالله زیدانlar جوجی بشتر بیار گشتم ودره جالی هف شاردارن بازار مزن آمده سر بوجاک و دوغان هاتن و هاتن پیشوازی کردن لبه درن ها استراحت کی دکن هف دیتنه کی هیا دوی هفتنه دا خیر خشیل هف دکن و پشت راجی ام لبندن ها در کباب والی حولره امید خوش نفره با خفن یا راستی سردان آن هنکی درنگتر بوده برای که دوی ساعت دسته دلوی داره بوده و باشداری پیشانگه که بوده پیشانگه که رسمی هلوی داره و پرفرمانس که زندی هیا شما که باشداری وی داره بوده ایجار قاسک شونه با آوای که فرمی بکرنوی پیک بی جبروی که جی و به هفره وکن شاردارن ویا امید خوش نوته ام لبنده نکو تبلی باشن از نبه ویا رابو و به علیه ما به حفر ام هنکی بچن از بنی ام بچن بر کلبنده او عفی شافه داره امید خوش نو والی حولیر تجمز لا ترتي بدر از دوی قالك سباس تو اسطنبول داي نه از لورا تباش قالك سباس من بدره بلا kameraman نشان بده و اتمسفر بدره قاسک شون ده پیشانگه که رسم ال بدره بفکرن ده چارچوبه فرم آشتی و آزادی جواکی ده هاتنه بدره دو والیج باشور کردستان یعنی یک برز امید خوشناو و یکشی برز علی تترن از انها جه پرسم که درباره پیواژو آشتی دا چه فکرن و پیشی بیشم جارا کنم بیشم خیراتن سر چه واسه سلام. قالك سباس كما ما شاء الله. زار سپاس ربی. هون برنامه و چیه؟ بنای خوای گوره زور خوشحالم زاره چی دی که ل آمدی مزن یکتر دبینی نوا لچوارچوی کوربندی آشتی و آزادی کمالایتی که لایان شارداری مزنی. آمد هاتی تا رخصتن لقل برئیس دکتر علی تتر پارێزگاری دوهۆک ئێمە بە بناوی حکوومەت یاریمی کوردستان لەو کۆڕبەندە بەشدارین کۆڕبەندەکە پێمان وایە لە کاتێکی گرنگ و لۆ بابەتێکی گرنگ ئەنجام دەدرێتن کە بابەتی ئاشتی و ئازادی کۆمەڵایەتیە و بەناوی حکوومەت یاریمی کوردستان لێرە بەشدارین وێڕای دەستخۆشیکردن لە شارەدار و هاوسەرۆکانی شارەداری ئامەد کە کۆمەڵێک لێکۆڵینەوان و سیاسی بەشدارن لەسەر ئەو پرسە گرنگە کە بۆ ئێمە هەم لە باکوور گرنگە هەم لە هەموو کوردستان و بەتایبەتی لە باشووریش ئەو پرسێکی گرنگە. ئیرۆ ساعت 5 نیڤەدا ئاخافتنێکی وەژی هەیە ئەس باوەرم نەوەیە ئیشانداوە پەیامێکی وە هەیە کو وەژ باشوور بۆ باکوورانی بێ. بەتاکید ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەموو هەوڵێکمانەوەیە کە باکوور و باشوور لە هەموو ئاستەکانیدا لە پەیوەندی جڤاکیەکان لە پەیوەندی دیبلۆماسی و سیاسیەکان لە پەیوەندی بازرگانی لە پەیوەندی کلتوری و هونەری پەیوەندی تەنانەت وەرزشیش کە هەیە دەمانەوێت هەموو پەیوەندیەکانمان باشتر و چاکتر ببێ. ئێمە لە باشوور و حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیاش پەیوەندیەکانی زۆر باشە و پێشوەچوونی باش هەیە بەڵام پرسی هەرە گرنگ بەنسبەت باکوور و بەنسبەت پشتیوانیەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەرێمی کوردستان پشتیوانی لە سەرکەوتنی پرۆسەی ئاشتی دەکاتن لە ڕابردووشدا هەرێمی کوردستان ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پرۆسەی ئاشتی ئێستاش تەمەنای ئێمە وەکو گەل و حکوومەت ئەوەیە کە پرۆسەی ئاشتی لە تورکیا سەرکەوتوو بێتن. پەیوەندیان تێکیلیان چون و هاتنێ و پێواژووە ئاشتیە باندۆرێکی چاوە لەسەر تێکیلیان هەولێرە و باکوور کرێ. بێشک ئێمە لە ڕابردووشدا وەکو باسم کرد پەیوەندیەکانمان باش بوونە بەڵام بابەتی پرۆسەی ئاشتی کە بەنسبەت ئێمەوە گرنگە لێرەش پرسێکی گرنگە کوردانی باکوور
پشتیوانی لێ دەکەن لە پرۆسەی ئاشتی پەیوەندیەکانی ئێمەی باشتر کردووە و هەرێمی کوردستان لە هەموو ئاستەکانی جەنابی سەرۆک مەسعود بارزانی و جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی حکوومەت بە هەموو جۆرێک پشتیوانی لە پرۆسەی ئاشتی دەکەن و کارکتەرێکی گرنگیشن لە ناو سەرخستنی پرۆسەی ئاشتی لەوەی کە لە تورکیا سەرکەوتوو بێتن و گەلی ئێمەش بە مافی خۆی بگاتن و لەو بابەتەدا پەیوەندیەکان زیاتر چووتە پێشەوە و لە ساڵانی ڕابردووشدا ئێمە ئەمە بێنوە دەرە بەس تشتێکی دخوازم بپرسم پەیوەندیەوەی بە تورکیێرەژی دانوستاندنەوە هەنە گەلێک جارە باسکردن گوتن گەشتێن ئاسمانیین دناوبەرە ئامەد و هەولێرێدا هەولێر و ئامەدەداوێت دەست پێ بکە هەر تاخیر بوو مزگنیەک هەیە کوتە بدێ بە تاکید ئێمە لە ڕابردوودا چەندین جار لەگەڵ والی ئامەد دیاربەکر لەسەرەوە بابەتەدا قسەمان کردیا هەردوو لامان کۆک بوونێ لەسەرەوەی کە ڕێو شوێنەکانی بژیرێتە بەرەوە بە بەردەوامیش لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆبوونەوەکانمان لەگەڵ کونسولگەری کۆماری تورکیا لە هەولێر ئەو پرسەمان هەمیشە باس کردیا لەو ڕۆژانەش کە لە چوارچەوەی ئەو کۆڕبەندە لێرەین بە تاکید کۆبوونەوەمان لەگەڵ والی ئامەد دەبێتن یەکێک لەو پرسانەی کە لەسەری قسە دەکەینەوە ئەوەیە کە گەشتی ڕاستەوخۆی نێوان هەولێر و ئامەد دەست پێ بکاتن پێم وانییە ئەو بابەتە پەیوەندی بە هیچ شتێکەوە بیتن هەردوو لامان حکوومەت ڕەزامەندین تەنها دەمینێتەوە لە میکانیزمەکانی ئەنجامدانی ئەو گەشتانە کە کۆمپانیەکانن لەوەی ڕێوشوێنەکان بگیرێتە بەر گەشتی ڕاستەوخۆ دەست پێ بکە بە دەستپێکردنی گەشتی ڕاستەوخۆی نێوان هەولێر و ئامەد هەموو پەیوەندیەکان زیاتر باشتر دەبن بەرەو پێشتر دەچێت ئاسانکاری زیاتر پێشکەش باردوو لامان دەکاتن. پرسەکەدم بکەم لە چارچۆڤە کۆلبەنددا و سەردانە ئامەدەوەکری و نیرۆ چون سەردانە ئامەد سپۆرەژی بەرنامەوەدا چی هەیە وەنێ سەردانە پارتیەن سیاسی یان سازی و دەستگەیەن سڤیل بکەن و والیتی و پارێزگاری گوت بەڵێ ئەبە تاکید ئێمە لێرەین هەم بەشداری کۆڕبەندەکەین لە پەراوێزی کارەکانی کۆڕبەندیش نیازمان هەیە کە چەندین سەردان ئەنجام دێن کە ئێستا کردنەوەی ئەو پێشانگایە بەشێکە لە بەرنمەکانی کۆڕبەندەکە بەڵێ ئێمە لە پلانمانە سەردانی دەم پارتی بکەین سەردانی ئاک پارتی بکەین و لەو دوو دیدارەدا بە تاکید پرس و بابەتی زۆر گرنگ پەیوەند بە نێوان هەرێمی کوردستان و باکووری کوردستان و پەیوەند بە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا قسەی لە دەربارەوە دەکەین. پێواژۆە ئاشتێ باندۆرێکی چاوە لەسەر بازرگانیە ناوبەرە هەردوو عالیە دەکرێ. بێشک لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە کۆمپانیاکانی تورکیا و خەڵکی ئێمە لە باکوور لە هەرێمی کوردستان کار دەکە پرۆسەی ئاشتی کاریگەری لەسەر بەرەو پێشوەبردننی ئەو جوولە بازرگانیە دەبێتن بۆ ئێمە فیشقابوور یاخود ئیبراهیم خەلیل نەک دەواازەیەکە لە بۆ هەرێمی کوردستان بەڵکو دەواازەیەکە لە بۆ شارەکانی دیکەی عراقیش بۆیە بە سەرکەوتنی پرۆسەی ئاشتی و پێشوەچوونی پرۆسەی ئاشتی جوولە بازرگانیەکانیش باشتر و چێتر دەبن. بەس مناقەشەیەکی گفتوگۆیەکی وەهاژی هەیە دەبێژن ممکنە کو دەریەکی ئالتەرناتیف تورکیە و عێراق ناوبەرە خۆ دەڤەکەن لەسەر تلکۆچە ڕەبیعە بۆ نەسێبینێ ئەوە گرنگیە باشووری کوردستانەوە کێم نەکە یانێ چ پێشفەچوون هەیە دەربارەوەیەکەدا بێشک لە ماوەی هەفتەی ڕابردوو جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی لە ئەستانبۆڵ بوو لەگەڵ بەڕێز سەرۆک کۆمار ڕەجەب تەیب ئەردۆغان دیداری هەبووە گەشەپێدان ڕێگای گەشەپێدان کە بەشێکی گرنگە لە وڵاتانی عەرەبی و خەلیج و عێراق دەبەستێتەوە بە تورکیا هەرێمی کوردستان پشتیوانی لە دەستپێکردنی کارەکانی ڕێگای گەشەپێدان کردووە بەڵام بە هەموو ئەو هەوڵانەی کە هەبوونە لە ڕابردوودا لە بۆ تەرککردنی باشووری کوردستان و هەرێمی کوردستان لەو ڕێگایە هەوڵەکان سەرکەوتوو نەبووە ئەوەی ئێمە کە تێدەگەین و وای دەبینین وڵاتی تورکیاش خواستی ئەوەی نییە هیچ بەدیلێکی دیکە غەیری هەرێمی کوردستان بدۆزێتەوە پێمان وانیە کاری لەو بابەتە بکرێت کە هەرێمی کوردستان یاخود تورکیا تێدا زەرەرمەند بێتن. گەلێک سپاس بۆ تەش زۆر سپاس ji birêz Omid Xweşnavre parêzgarê Hewlêrê ku fikr û ramanên xwe derbarê hem pêvajoya aştiyê dadan û hem jî pirsên me bi awayekî zelal û şefaf bersivan dan.